دوای ئەوەی بەڕێز قایمقامی قەزای سۆران هەڵسا بە پێکێنانی لیژنێک بە مەبستی بەدواداچوون و هەروەها پشکنینی ئەو کافتریانەی کە بابند نین بەو ڕێنمایە کە پێیاندراوە بۆیە ئێمەش وەکو بەڕێبەراتی پۆلیسی سۆران لەسەر ڕاستپاردەی بەڕێبەری پۆلیسی سۆران تیمەکانمان هەڵسان بەم کارێک کە بۆیان دانراوە بۆیە دوایەوەی کە دەست بەکار بوون لەلایەن خەڵکەوە ئاگدار کراینەوە کە هەندێک کافتریا هەن پابند نین بەم ڕێنمایە کە بۆیان دانراوە دیارە خەڵکەکە بێزارەکەن هەندێک کاری نابەجێ تێدا ئەکرێت بۆیە دەست بەجێ پۆلیسی فریاکەوتن لەسەر ڕاستپاردەی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی سۆران و هەروەها قایمقامی سۆران هەڵسان بە پشکنینی ئەو کافتریانەی کە گومانیان تێدا ئەکرا دوای پشکنینەکە بەمان دەرکەوت کە ئەم کافتریانە هەم قومار و هەروەها هەم مەوادی کوحولی تێدا ئەخورایەوە بۆیە دەست بەجێ ئەم کافتریانە داخان و هەروها بە بڕی 500,000 دینار هەر کافتریا بە 500,000 دینار غەڕامەکرا کە عەدەدەکەیان 3 کافتریا بوو و پێشیان وترا لە هەر حاڵەتێکی کە دووبارە بیتەوە ئەو کاتە مۆڵەتەکانیان لێ وەرەگیرێتەوە و تووشی سزای یاسایە بن.